بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ڕووداوەکانی ناوچەکە بەکوێ دەگەن چیان تێدایە بۆ کورد و ڕۆژی کورد چۆن دەبێت دوای ئەم ڕووداوانەی لە ناوچەکە هەن ئایا گربەسی نێوان ئیسرائیل لێران بەردەوام دەبێ ئەم بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەلیباخ مامۆسای زانکۆ و چاودێری سیاسی. دکتۆر سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. بەڕوانینی تۆ ڕووداوەکانی ناوچەکە لێرەدا دەگیرسێنەوە بەم ئاگربەستەی کە هەیە؟ بەێ سڵاو ڕێز بۆ جەنابتان سپاس بۆ میوانداریە سپاس بۆ کەناڵی بەڕێستان. بەڕاستی ناوچەکە ئێستا تۆزێک هێورتر لێ هاتووە دوای شەری 12 ڕۆژی لە نێوان ئیسرائیل و ئیران، بەڵام هەموو سیناریۆکان کراوان هەم لە نێوان ئیسرائیل و هەم لە نێوان ئێریانیش یانیش ئیسرائیل و حوتیەکان یان حەماس و پرۆکسیەکانی ئیران لە دەبەر. لەبەر ئەوەی ئێستا نازانڕێ شەڕی نێوان ئیران و ئیسرائیل جارێکی تر دەست پێ دەکاتەوە یان نە. هەموو سیناریەکان کراون چونکە ئیران ئێستا وابزانم تۆزێک عینادی گرتووە و لەگەڵ با بڵێن دایرەی وزەی ئەتۆمی لە هی جیهان وەستاندووە تەعاونەکەی لەگەڵیان و هەروەها ینی تەواقع دەکرێت کە هەندێک تەواصلیش هەیە لەگەڵ سنیەکان و لەگەڵ ڕۆسەکان بۆ زیاتر پاڵپشتگیریکردنی سیلاح و ئەوشتانە بە دژی ئیسرائیل. لەبەر ئەوە نازانڕێ ئایا دەگەنە شێوەیەکی با بڵێن سولحیان هودنە یانیش ئەما گربەستە بە شێوەیەکی بەردەوام دەمێنێ. باشە دکتۆر لێرە و لەوێ ڕەشە و گوڕەشە دەکەن پرۆژەیەکی ژێ لە کۆنگرێسی ئەمریکا ئەم کۆماریەکان ئەم دیموکراتەکانی لەسەری هەواڵوێستن ئەوەی کە فڕۆکەی بیتوو بدەن بە ئیسرائیل بۆی ترە و زەحمەتەش نەکێشن خۆیان لە ئەمریکا و فڕۆکە بنێرن لە ئیسرائیل خۆی کوێی ویست بردومانی بکە. پێدوانیە هەم هەواڵێکی ژە بوو کە چینیەکانیش هەندێک موشکیان داوە بە ئێران. ئەمە بە بڕوای تۆ ئامادەکاری نییە بۆ دەستپێکردنەوەی جەنگێکی قورستر لە ناوچەکە؟ یعنی ئەگەر سەیری ڕووداوەکان بکەین ئەمە حتا ناتوانین بڵێن ئەمە هودنەش بوو لە نێوان هەردوو لایەن، چونکە فەرز کراوە لەلایەن ئەمریکیەکان یان لەلایەن ترامپ بە شخصی ترامپەوە لەسەر هەردوو لایەن بە تایبەت ئیسرائیلیەکان زۆر باڵادەست بوون لە ئیرانەوە و هەستیشیان دەکرد لە ئەگەر ئەم شەڕە درێژە بکێشێ وابزانم ینی زۆر لە ئاماجەکانیان بەدیهێنن. لەبەر ئەوە یعنی وابزانم ئەمریکیەکان تۆزێک لە فێڵەکەن ئەگەر خۆیان تێکەڵی ئەم شەڕە نەبن بە ڕێگای ئیسرائیلەوە ئاماجەکانیان بە پێک دەینن، چونکە ئێستا تەسەور دەکرێت وەکو جەنابی شتوت لە ئیرانەوە هەندێک تەعاونی زیاتریش هەیە لە نێوان ئیران و سینیەکان چین، هەروەها هەندێک سیلاحیشیان هەندێک سەواریخی بالستی بە حوسیەکانیشیان داوە و ئەکرێ لە لوبنانیشەوە لە حزب الله شتێک بکرێت. لەبەر ئەوە توزێک وابزانم ئیسرائیل پەلەیەتی شتێک بکە پێشی دیفاعاتی جەوی هەروەها سەواریخی بالستی و تەکنۆلۆژیای لە چین ئایەوە لە چینەوە بێت بۆ ئیران. ئیران وابزانم توزێک یعنی مرتاحە لەگەڵ میژە، چونکە وابزانم هەندێ با بڵێن تەطمینات لە لای چینەوە پۆیان گەشتە ئەروەها لە لای رووسیاشەوە. لەبەر ئەوە فێڵێک ئەکرێ بکرێت لە نێوان ئەمریکا و ئیسرائیلەوە. ئەمریکا بە ئیرانیەکان ئەڵێت ئێمە تێکەڵی شەر نەبووینێتەوە، بەڵام لەلایەکی ترەوە بیتوو لەگەڵ سەواریخی وابزانم 30,000 ڕەتڵ پێیان ئەدەن ئەوانەی کە بەکار هێنراون لە با بڵێن تێکدانیان بۆمبە بارانکردنی وزەی فوردو. لەبەر ئەوە وابزانم ئەگەر ئەوها بێ سیناریەکان کراون بۆ شەر زیاتر لەوەی لە هودنە. باشە دکتۆر بە بڕوای تۆ چی ماوە ئیسرائیل بەدەستی نێنابێ یان ئەمریکا بەدەستی نێنابێ لە ئێران؟ خۆ ئەوەی کە دەیانویست لە تێکدانی بەرنامە ئاتۆمیەکەی ئێران کردویانە لانی کەم خۆیان وەک دەڵێن و خۆیان کردووە هێزەکانیان بێت دەسەڵات کردووە.
یعنی ئیسرائیل وا بزانم زۆر لە ئامانجەکانی بەدەستهێنەوە زۆر چونکە ئەگەر سەیری ڕووداوەکان بکەیت لە دوای 7 ئۆکتۆبەری 2023 ئێستا حەماس تقریبا یعنی نەماوە حزب الله زۆر لاواز بووە سووریا نەماوە حوتیەکان زۆر لاواز بوون ئیران خۆیەتی زۆر لاواز بووە دوای شەڕی ئەم دوایە 12 ڕۆژە یعنی زۆر لە قادە سەرەکیەکانی کوشتون لە زۆر لە زانە ئۆتۆمیەکان کوشتون لەبەر ئەوە زۆر لە ئامانجەکانی ئیسرائیل بەدیهێنانون شتێکی ڕاگەنراو هەیە کە ئیسرائیل دەڵێ ئێمە نیزام ئەگۆڕین ئەمە وابزانم لە قووەتی ئیسرائیل زۆر زیاترە لەلایەکەوە ئیسرائیل ئەڵێ ئێمە نیزام ئەگۆڕین بەس وابزانمەوە پێیان ناکرێت چونکە با بڵێن بە ئەمریکا دەکرێت زیاتر لەوەی لە ئیسرائیل بەڵام ئامانجەکانی ئیسرائیل زیاترەوە تەکید بکە کە وزەی ئەتۆمی گەیشتن بە وزەی ئەتۆمی گەیشتن بە ساڕۆخی ئەتۆمی گەیشتن بە ساڕۆخی ئەمە هەمووی لەناو بچێ و هەم ئەمریکاش بەڵکێش بکە بۆ لە ناوشەڕ بۆ ئەوەی زیاتر یعنی ئیران لاواز بکە هەر وەکو سەدام لە ساڵی 1991 چۆن دەرچوو لە شەڕەکە زۆر لاواز بوو هەم تەهدید نەبوو لەسەر جیرانەکانی با بڵێن ئەوانەی لە خەلیج یانیش ئیسرائیل خۆیەتی ئەوانە ئیران بە ڤێرژنێکی عێراقی لە ساڵ 1991یان دەوێت وابزانم ئەم ئامانجانە بەدی نەهاتوون لەبەر ئەوە ئیسرائیل زۆر بەتوندی زەخت ئەکا لەسەر ئەمریکا یعنی یان سیلاحی زیاتر پێیان بدا یانیش بێتە لە ناوشەڕ و گورزێکی زۆر گەورەتر لەوەی ئێستا هەیە لە ئیرانەوە بدات وەزعی یعنی زیاتر لە با بڵێن لە تعبیەی ئیعلامی داخلی لە ئیرانەوە ئیران زۆر لاوازە ئیران زۆر یعنی شتی لەدەست داوە بەڵام وەکو ئیعلام هەم ئیعلامی عێراقی شیعی هەم ئیعلامی ئیرانی داخلی وا هەسەکەن کە سەرکەوتون و ئیران سەرکەوتووە و ئیسرائیل تێکشانە وابزانم ئەمە شتێکی دوورە لە ڕاستی دکتۆر هەندێک دەڵێن ئەم ڕووداوانە ئەرچەنە دروشمی کێرانیە دەڵێ جەنگ جاری وایە بە قازانج دەکەوێتەوە دەڵێن ئەم جارش هەروەها بووە یعنی جۆرێک لەوەی کە ئەو پەرتەوازیەی کە هەبوو ئەو نیگەرانیانەی کە هەبوو ڕەخنانی کە هەبوو لە نظامەکە لە سڵتە و دەسەڵاتەکە لە 12 ڕۆژەی جەنگەکەدا نەمان ینی جۆرێک لەوەی ئەوانشی ڕەخنەیانە بوو کە دەیان بینی شکۆی وڵاتەکەیان دەشکێ بە تایبەت لەلایەن ئیسرائیلەوە لەبەرەوە هەم بێدەنگ بوون ئەم یعنی جۆرێک لە کۆدەنگی و هاوڵێسی دروست بووە بۆ ئێران یعنی وابزانم ئەمە سایکۆلۆژیای شەڕە وابزانم شتێکی گەورە نەگۆڕاوە با بڵێن لە ئیرانەوە معارەزە بێدەنگ بووە یان کەسانی بەدیژی نیزام بێدەنگ بوون ئەمە بێدەنگبوونی شەڕە بەس ئەم وابزانم زگی برسی ناتوانێت شتێ زۆر گەورە بکایان تاییدی نظامیان لەگەڵ نظام بەدیژی ئیسرائیل ئیران ئەدەواتی ممانعیان ئەداواتی مقاومە لەگەڵ ئیسرائیل نەماوە ئێستا یعنی هەر لە ڕۆژی یەکەم یعنی با سەریح بین لەگەڵ یەکتر هەر لە ڕۆژی یەکەم 200 فروکەی ئیسرائیل لەسەر ئاسمانی ئیران بوو و بە زۆر بە حریەت یعنی ئامانجەکانیان بەجێ دەینا و زیاتر لە چەند درۆنێک لە ناو ئیرانە خۆی لە ناو ئیران خۆی هەلیان دەفرێ و خەڵکیان دەکوشت زانای ئەتۆمیان دەکوشت قادەی جێشی 15 ڕەوشتانەیان دەکوشت ئەو جا نازانم یعنی ئەمە باسی چی ئەکەن کە خەڵکی ئیران ئێستا لەگەڵ نیزامەیە لەگەڵ نییە وابزانم زۆر وازەحە کە اختراقەکی زۆر گەورەی مخابراتی استخباراتی هەیە ئیسرائیل زۆر بەباشی دەزانێت چه ئیران هەیە چه قووەتی هەیە چ نقاط زوعفی هەیە وزەی ئەتۆمی لە چێوەیە باڵستیەکان لە چێوەن هەرچەندە مەساحەی ئیران زۆر گەورەیە بەڵام زۆر وازەحە بۆ ئیسرائیلیەکان هەم بۆ ئەمریکایەکانیش زۆر ینی پاڵپشتی ئیسرائیل دەکەن لەلایەنی مخابراتیوە لەلایەنی ئاسمانەوە با بڵێن قامەرسینایی ئەو شتانە معلومات زۆر دەدەن بە ئیسرائیلیەکان ئەوجا نازانم کە ئێمە باسی پاڵپشتی خەڵک ئەەکەین بۆ نیزامی ئیرانی وابزانم نیزامی ئیرانی زۆر توندە زیاتر لە جاران زۆر سەرکوتی با بڵێن ئەوانە بێدەنگەکەن کە معارەزەن ئەوانە ئەدام دەکەن کە معارەزەن ئەوانە بێدەنگەن کە دەکرێت احتیمالی جاسوسیان بکرێت
نظامی ئیران ئێستا لە حالەتی شکدا زیاتر ئەوەی کە بڵێن قویە یان بەهێزە چونکە ئێستا پرۆکسیەکان هەمویان بە چاوێکی جاسوسیان شکەوە سەیریان لێ دەکەن ئێستا دەڵێن باسی ئەفغانیەکان دەردەکەن ئەوانەی شیعەن دەردەکەن لە ئیران ئێستا باسی عەرەبەکانەکەن ئەوانەی با بڵێن لەسەر فەزائیل و لە لبنانیەکان و ئەوانەی حوسیەکان یەمەنی و ئەو شتانە دەردەکەن هەمویان یعنی شک لەسەر وابزانم ئێستا نظامی ئیرانی زۆر شک لە ناوخۆی هەیە و زۆر شکیش لەگەڵ پرۆکسیەکانی هەیە ئەمە وابزانم نزیکە لەوەی کە ئەمبراتۆریەتی عیسمانی هەرچەندە ئەمە دوورە ئەمبراتۆریەتی عیسمانی لە کۆتا ڕۆژەکانی زۆر بە شک سەیری عەرەب و ئەرمەن و کورد و ئەوانە تێکشکانی زۆر خێرای کرد وابزانم ئەمە ئیرانیش لە هەمان تەرجوبە ئەڕوا باشە دکتۆر داپرسیارم وەکو دەوترا هەموو ئەمەی کە ڕوو دەدا لە ناوچەکە لە چوارچێوەی ئەوەی کە دەوترێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ ئیسرائیل ڕاستەوخۆ سەرپەرشتی دەکا و بە پشتیوانی ئەمریکا بێگومان دەڵێن ئەمەش ئەم جەنگەش کە ڕوو دەدا هەر لەو چوارچێوەیەدایە ئەنی دەمێ بزانم بپرسم چی بۆ کورد تێدایە وەکو دەڵێ لە بنی دنیاش بەردێ بکێتە خوارەوە پرشکێکی بەرسەری کورد دەکەوێ ینی ئەوەی کە ڕوو دەدا لە ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستینەوەی کە باز دەکرێت چی بۆ کورد تێدایە ئەمە پرسیارێکی زۆر واقعیە زۆر جوانە دەستەکانت خۆش مامۆستاگیان ئێستا کە عێراقیش ڕۆخا نەمەنزانی چیمان بەسەردێ بەڕاستی پێت بڵێم ساڵی 1991 عێراق کە چووتە جەنگی کوێیت بابزانین لە دوای ئەم شەڕە شتێکمان بوو درست بوو دوای 2023 عێراق نظامی بەعسی ڕۆخا ئێستا ئەم فیدرالیە بەرهەمی ئەوە بەڵام ئەو کاتەش نەمان دەزانی چیمان بەسەردێت کە نظامی سووریش تقریبان ڕۆخا لە 2011 یان لاواز بوو شتێکمان بۆ بەدەستکەوت با بڵێن کوردی ڕۆژ ئاوا لە ساڵی 2024 یعنی بەباشی زۆر ڕۆم بوو یعنی کورد یەکێکن لە ئەکتەرە هەرە سەرەکیەکانی سووریا ئەمە دروست بوو لە ئەنجامی لاوازبوونیان ڕوخانی نظامی بەعسییان نظامی ئەوانە ئەو نظامەی کە حکومەکەن یان لە عێراقیان لە سووریا ئەگەر کورد یعنی بەکەڵ بین یان زیرەک بن بە پاڵپشتی ئەمریکا و فەڕەنسا و دەوڵەتی غەربی هەم لە ئیرانیشەوە دەرفەت هەیە بەس ئەم دەرفەتە سەداسەد نییە ئەبێ ئێمە شتێکمان بۆ خۆمان بیکەین چۆنمان کرد لە کوردستانی عێراق با بڵێن بە پاڵپشتی ئەمریکا و فەڕەنسا و بە دەستی پارتی و یەکێتی و هەموو کوردێک لێرە هەروەها لە سووریاش هەسەدە و ئەو فەسیلانەی تری کورد لەوێ ئیشیان کردووە و ئەم کوردستانەی ئێستای ڕۆژئاوامان بەدەست کەوتووە ئەگەر شتێکی وا بکەین لە ئیران بە پاڵپشتی با بڵێن حولەفای با بڵێن ئەمریکا وانە وابزانم دەرفەتێکی زۆر گەورە هەیە بەڵام دەرفەت سەداسەدە وابزانم ئەمە هەڵەیە ئەبێ لەسەر ئەم خەیاڵانە ئیش نەکەین بەڵام ئەبێ دەرفەتەکە استیغلال بکەین بە شێوەیەکی جوان و هەڵەکانی کوردستانی ڕۆژ با بڵێن کوردستانی خۆمانی باشوور دووبارە نەکەینەوە هەڵەکانی کوردستان ڕۆژ ئاوا دووبارە نەکەینەوە هەموو دەرسەکان ئێستا لە بەرچاومانن یا بێ ئەم دەرفەتە بقۆزین و لاوازبوونی نظام نەخۆش بەختانە لە هەر نظامێک یان تورکیا ئیران یا عێراق لە سووریا لە خزمەتی کووردا و دەرفەتێکی زۆر باش بۆمان دەردەهێنێ زۆر بەڕێز دکتۆر عەلی باخ مامۆستای زانکۆ چاودێری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانە